میوانمان سەیدا گویان سەرۆکی کۆمەڵەی گوێیدەر لە دیار بەکرەوە لەگەڵمان میوانە و ئێمە پێش هەموو شتێک دەستخۆشییان لێکەین بەیانی باشت لێ ئەەکەین هیوادارین کە بەیانێکی پڕ لە باشی و شادیتان هەبێت ئەمە بزانم پێش هەموو شتێک ئاماژ لە دامەزراندنی کۆمەڵەکەتان چی بووە؟ ئێستا دەنگ نییە؟ دەنگمان ناگاتە لای جەنابێت؟ دەمەوێت بزانم کە ئێستا ئاگات زۆر باش. دەمەوێت بزانم ئامانج لە دامەزراندنی کۆمەڵەکەتان چی بووە؟ چه ئامانجێکتان هەبوو؟ کام کۆمەڵەتان دامەزراند؟ بەێ زۆر سپاس دەکەم بەیانیتان باش. من فۆکلۆریستم ساڵی 1993 من دەست بە فۆلکلۆر چاند و هوەری کورد دەکەم. ئەو چاند و هوەری بەر بزربوونێ بە ئەچێت من ئەوانە کۆ کرد بە فۆتۆ بە ڤیدیۆ بە گەل و پەل تا حتا ساڵی 2019 من وەکو تەکست وەکو فۆتۆ ڤیدیۆ فیلمی دۆکیمەنتەر من ئەوە کۆ کردم لە ساڵی دوای 2019 من دەست بە گەلوپەلی فۆکلۆریک چاندی و هوەری و کاری دەستانی ژن و مێردان من ئەوە کۆ کرد لە خانووی خۆم کۆم کرد وردە ئێستا من ئەزێ بچم من سۆرمانجی نازانم ببوەرە یعنی من 1993 من دەست بە کۆمکردنە چاند و هوەرە کوردی کرد حتا 2019 من خانووی خۆی ji bav û bapîran mayî min lê mezin bûm min xanûyê xwe kir wekî bexşî müzeyê etnografîk kir ew gel û pelên ji bav û bapîran ve mayî ji da û pîran ve mayî dayikên me pîrikên me ve mayî min evan kom kir min pêşî li sereta bi carekê dest pê kir باشە paşê ew bû pêngav hêdî gund bi gund mal bi mal ez geram li gel û pelên jiyana berê ên ku bav û bapîrên me bi kar danîn min evan hemû yek kom kir min hinek kirî hinek xelk hinek bexiş dan min hinek jê min yanî kesî naz hez nedkirin bidin min bi zor nazî min lê çû min bi zor danî wasan belê باشە بەڕێز سەیدا پێتان وایە جگە لەوەی کە ئێوە ئەو کەلوپەلە کولتوری کۆنانە کۆ ئەکەنەوە هیچ ئامانجێکی دیکەتان هەیە کە چالاکی ئەنجام بدەن بۆ نمونە کۆڕی شعری لەو شوێنە بۆ نمونە ئەنجامدانی شانۆگەریەکی کوردی دەقێکی کوردی چ چالاکیێکی دیکە ئەو کۆمەڵای ئەنجامی ئەدات یاخود ئەتوانێت ئەنجامی بدات بەێ ینی ژخوا ئەوە بوو وەکو پێنگا وەکی چاوی خەڵکی ناوچەی گۆیان vekir بوو وەکی ڕێفرانس پشتی من ئەوە لە خانووی خۆم من کۆم کرد gelek xelk kenî xwe midkirin çû li govê xelkê ji Diyarbekir hatî çi govên me ev kel û pelana dutênî tu çi dikî paşê hêdî hatin berî xwedanê ne wekî ew hizir dikin yani digotin me tu bûyî gilêşpaqî jî li şeqam û kolenekay navçeyê goyan paşê wextê hatin berî xwedan ew gilêş ne gilêşe bûye müzeyekî etnografîk hinek wekî min karî min ez folklorîstim ew hinek ciwanên xwebex dilsoz ew çand û hunerî ber bi bizirbûnê ve ber bi wendabûyînê ve diçe ewana em hemû jê nîgeran bûn jê nexweş bûn yani em pê nexweşin yani ew dawetên me de helperkên me de hinekî ew kar û hinekî ew wekî em bêjin ciwanên ji çand û hunera xwe dûr
دعوت دا دانس و رقص نکو نل گوری عادت و بابا باپیرن ما نل گوری کلتورا کردی دعوت ما دکن او دجنرا دکن اوانا بو نگرانک لناوچه گویان پیدا بو او جوان ما وکو او موزه اتنوگرافیک بو ناوند بو وکی مالباف خب وی گرتن اوانا ما هاتن باهف ما بریاره کی دا ما گو امی کومله چاند و خورست یعنی سروشتی ناوچه گویان امی ساز بکن ام نهده کس بون اوانا زوربه وان پارزرن جوان و خوابخش و سروشت پارزن ما وانا وکی کومله چاند و خورستا گویان وکی کومله چاند و سروشتی ناوچه گویان ما بیک آنی اما اجبونا که ام نوین او امکان و درفت منینن ام خانویه که وصلا کریه بگیرین کریاوی بگیرین و مصرفاوی بکن من گوتم حتی ام پنکی سرخوابتین بلا کومله چاند و خورستی جی او بالکونا مزهیا ما ویکر وکی کومله ما الویدری درست کرد حتی بجام جاره کی دی چند داره کی در ما خانویه کی ام درست کرد ام الویدری هرن مفاقو هزین خانی ام کریه بگیرین ما بس تا ما جوی کومله اویا ام تخوازین نه تنه چاند و هنر ام تخوازین ده همان دمه ده سروشتا لناوچه گویان جی بپاریزین ایرو لکستانن ام دنگی کوان نابیسن تو بازه کوی دینا ویدری ام ایدی دنگی کوان جی نابیسن یعنی صد کو بکبن بر لولا بر آرمانجا نچیروانه کی نابیجن یک دو تنیا بسه و بیجن گرم هر صد بهفره بکشن آرمانجا مز پارستنا خورستا لنافچه‌ایه یا جینگه پارستنا جینگه و چند هنر کردیه ام لویدری و چند کسی خوابخش مبیکانیه زور باشه برای سیدم با اوی که من زانیاریم لسرا باقسی لسر کم لباره اوی که ایوا گورانی فولکلور کردی کنکانیش هولیو دن که دوباره بیان لنوا و اوش دزانم که دنگی خودی جنابیشتان چند خوشه اگر درفت هي واتوانيت يعني بود جنجاوه لا اما كات هي بلان بو خدي جنابت اگر قرقد مساعده او قرانيكي فولكلوري كردي من بو بليت او من حاضر نبوم يعني اگر بر استشتكوا من بزاني بام لنظرم يعني زنی توزه کی زوره او بله من فولکلوریست من گلکشت من کوب کرد بلام زنی نه انسترومانه که نه یک کسی که لبرانبری من ام دوباره بکن توزه کی زحمته نه بنظر مزید تشتکی گورانی سترانی گورانی لمقام باشه استا اگر زانی تا کبکی تر بچوک مناله تشتکی بچوک من بو بلد کبکیش قصه من کرد بوی که قرقت گرم ببه بتوانی با من بلی اگر نه او با کبکی تر قصه بکن جادواتر پیتالن با توزه قرقت گرم ببن بیانیه وایا برسیده والله اگر اما شتکی تر باشه اگر اما بچین او مجاری تر باشتره چونکه من استا حاضر نیم باشه اچینه مجاری تر باسی لوگو کسان بابکم لوگو کسان لوگوی بروه بۆچی بەڕووتان هەڵبژاردو جا دواتریش واتای ناوەکەم پێ بڵێ کە مەبەست چییە لە ناوی گوێدەر یعنی چی چ واتایەک ئەگەیەنێت لە چیەوە ناوەکە گۆیدەر سەرچاوی لە چیەوە هاتووە ناوەکە ئاهەم بەڵێ سێ بەڕوو سێ بەلچم ناوچەی گۆیان سێ گەلیە سێ نەواڵن بەڵێ ئێمە لەبەرەوە ئێمە وتن ئەمە هەموو ناوچەی گۆیان هەمێز بکەن بلا کەس بێ پار نەمێنە
ناوچەی نەواڵی هلال، نەواڵی ڕپەن و نەواڵی ڕۆبۆزیک ینی دەرشووی ئەوانە ji بۆنە wê çendê ew xelkî li wê derê ewana hemû em hembêz bikin sürüşt me got em ê bibin berdevkê sürüştê em çand û hunera Kurdî em hemû li wê derê em dikarin wekî em endamê wan wê çand û hunerê ne lê em ê bila navî sürüştê bikeve pêş bila sürüşta me qasî çand û hunera me jî ber bi wendabûyînê ve ber bi dejenerebûnê ve diçe em ê bibin berdevkê sürüştê li ber ew ê sê berû sê belçim û sê gelî me wisa biryar da yani me bes ew bû em pêşî bibin berdevkê sürüştê paşê çand û hunera Kurdî. باشە ئەمێ بزانم لە ناو کۆمەڵەکەتان ئەوانی کە کۆتان کردوتەوە ئەو کەرستانی کە لەلاتان هەیە مەڵتی کەڵچەرن یاخود تەنیا تایبەتن بەس بە ناوچەکەی خۆتان کەلوپەلی موزێ ئەتنۆگرافی بەڵێ 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 من وەکی من گوتم ئەو پێشی لە سەرەتا من دەست بە کۆکردنەوەی کەلوپەلی ناوچەی گۆیان من دەست پێ کرد بەڵام هێدی وردە من وتم گەورە بوو ئێتر ji کۆنترۆلی ناوچەی گۆیانش دەرکەت ji خۆراسان ji سنە ji ڕۆژهەلاتی کوردستان خۆراسان ji ناوچەی لەک سنە مەهاباد سلێمانی هەولێر زاخۆ دیاربەکر سەیدا ئەوەی کە ji her çaوپەرچی کوردستان ئەو کەلوپەل هەیە باشە سەیدا ئەوەی کە ئەبینیت وەک باست کرد لە خۆراسان و لە ئەو کەسانی کە ئەو بابەتانیان بۆ هێناون ئەو کەرستانیان بۆ هێناون بۆ نمونە لە لەکەکان لە خودی ناوچەکەی ئێوە لە باکووری کوردستان لە هەر هەمووی ئەگەر بتەوێت شتێک کۆ بکەیت تۆ شتێک هەیە کە هاوبەش و مشتەرەکە لە بینی هەر هەمویان بۆ نمونە لە ڕەنگێتی لە قەبارەیە لە چ شتێکایە ببوورە من تۆزێکی تێنەگەشتم ئەو دەنگ ئێستا ئەمێ بۆ نمونە بڵێم ئێمە ئەو پارچانەی کە شوێنەواری کوردەواری ناخود کولتوری کوردین دەبینی لە قوڕ دروست کراوە یاخود با بڵێن لە گڵ دروست کراوە یان فەرشە یان ڕەنگە مەبەستم چ تایبەتمەندیەک هەیە هەموو هی ئەو ناوچانەی کۆکرد بێتەوە کە بە یەکەوە کۆکراونەتەوە یەک شتی تایبەتە بێ بۆ نمونە شتێک لە خۆراسان هەیە شتێک لە باکووری کوردستانی و لە باشوور هەیە یەک نقطە هەر هەمویان کۆ ئەکاتەوە چییە ڕەنگەکەیەتی کوالەتی ئیشەکەیەتی ئەو کەرەستەیە کە بەکاریان هێنا هاو بەشیەکە چیەتیانە هاو بەش یان وەڵای پرسیارێکی زۆر بوو نادانم یانی شتێکی هاو بەش ها فەرشەکە مەشم و مەحفوور مەحفوورەکان بەڵێ مەحفوور بەڵێ تێگەیشت لە جەنابەت لە دروستکردنی بەخۆری و بە ڕەنگ و بەڵێ منە مێ بزانم هاوبەشەکان چین ئێمە لە هەر پارچەی کوردستان شتێکمان هەیە لەو شتانی کە وەکو یەک دروستمان کردووە بۆ نمونە جلی کوردی لە یەک ناچێت هی هەر ناوچێک جیاوازە ڕاستە بەڵێ یانی هەنێکی تۆزێکی ئەم بێژین جلوبەرگی ناوچەی بۆتان و لە باشوور هەو دەگرێت بەڵام فەرشەکە لە هەر چاپارچەی کوردستان من دیتم لە هەولێرم دیت من لە سلێمانی لە ئەنسوتیا کەلەپۆری کورد لە سلێمانی ئەو هەر فەرشەکەی لە ئاردەی و ئین لە ناوچەی ئێمە ئەو دایکی دروست کردی عینیە یعنی ئەو دیزاین و ئەو ڕەنگ و هەمان تشتە دەست خۆش سەیدا من یەک شت هەیە کە لە کووردا هەر هەمووی وەکو یەکتری وایە لایلایی دایکانی کووردە کە لایلایە بۆ ڕۆڵەکانیانەکەن یەک سۆزێکی تایبەت هەیە لە دەنگی هەر هەمویانە ئەمە هەرچەند جیاوازە و تایبەتە بە بابەتێکی دیکەی هوەری ئەو بەڵام چونکە لە لای ئێوە گۆرانی فۆلکلۆری کوردی هەیەویستم ئەوەش بەیاد بهێنمەوە کە
دایکانی کورد سۆزێکی زۆر تایبەت لە ناو دەنگەیان هەبووە کە پێشتر لە سەردەمانی کۆن لایلایەیان کردەوەیش باسی کەلوپەلەکانتان کردوتان لە فەرشە هەر هەمومان وەکو یەکتی ڕەنگی گەش و جوان و ئاگرینمان بەکارهێناوە دووبارە سپاس دەکەین سەیدا گۆیان سەرۆکی کۆمەڵەی گۆیدەر لە دیاربەکرەوە میوانی ئێمە بووی. زۆر مەمنون سپاس دەکەم من سپاس دەکەم بەخێر بێ زۆر خۆشحاڵ بووم بە ناسی جەنابەت و بە تەلەڤیزیۆنی کوردستان 24 زۆر سپاس بۆ جەنابەت.